کانە ئەکات لێ مناڵەکە ئەکێشێ و باش ئەمە تا تەمەنێکی دیاریکراوە ئەوەندەی شارەزاییمە بێت تا 5 ساڵیە لە دوایەوە 5 ساڵە هاوکاتی شەر منداڵمان هەیە تەمەنی بێگومان منداڵە کێشێکی زۆر زۆری هەیە بەس زمانش ئەکەی نەک تەنها و تەمەنە مەحدودەی کە لە لەو ڕۆژی لەدایکە بێت تا 5 ساڵی لەژێر پشکنینی پزیشک و تا 5 ساڵ بەڵێ تا 5 ساڵ بە پێی بارستایکت بڵێن BMI بەدیماز ئیندێکسەکەی بە پێی عمری و بە پێی ڕەگەزی مناڵەکە بێ بەو شێوەی حسابی بکەین دوای ئەوە بە بارستایەکە حساب بکرێت. باشە باسی ڕەگەزت کرد کام ڕەگەز زیاتر لە ئێستادا هۆکارە بۆ زیادبوونی کێشەکەی کچانیان کوڕان خۆی لە بیدایەتە مناڵ کچ زووتر زیاکە تۆزێک بەڵام لە دوای باڵغبوون ئەگۆڕێت. باشە سیستەمی خۆراک چ ڕۆڵێکی هەیە لە زیادبوونی کێشی منداڵە؟ سیستەمی خۆراک ڕۆڵی ئەساسی هەیە خۆی ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر قەڵۆیبوونی مناڵ سێ چوارشتە هۆکاری شوێنەوە دەوری هەیە لەکوێ بڕێن بەپێی تۆ لە شوێنێکا بیت شوێنی شاخاوی بێ بۆ نمونە نسبەی یۆت کەمە بڵێن ئاوت نەبێت چکە تۆ لە ئەو شتانەی کە شتا دەریایەکان ناخۆی کەوێتی تابێ ئەمە زیاتر بۆ نەب بۆ قەڵەوی دەورە بێنێت بۆ نەقسی خۆراک دەورە بینێت بەڵام هۆکاریشی هەیە بۆ نمونە تۆ ئەگەر ڕێژەی یۆت کەم بێ یا بڵێن زین کەم بێ ئەو کەسە احتیمالە کورتە باڵا بێ ینی قەڵەوین یعنی وەکو پێکاتەکانی گەشە و پێگەیشتن فەرقەکە خواردن ڕۆڵێکی زۆر زۆر ئەساسی هەیە لەسەر گەشە و پێگەیشتنی مناڵ لە بیدایەتەوە تەبەن ئەوەی کە زەرەری هەیە ئەو مناڵانێک کە بە شیری قوتو گەورە ئەکرێن لەبەرەوەی ئەو پرۆتینەی کە وەری ئەگرێ پرۆتینی ئەو پرۆتینە نییە کە پرۆتینی کە لەش ئیسیفادەی زۆری لێ بکات جۆرێکە لەو پرۆتینێکە زیاتر بڵێنە لە حیوانەوە نزیکە ئەو شیری قوتو تۆ کە شیری مانگایە مانگا گۆرەکەی لە 2 ساڵ لە 2 مانگا گەورە بێگو دایکی لێت بەڵام شیری دایک پێکاتەکەی وایە کە بە تەدریجی مناڵەکە گەورابێ لەبەرەوە مناڵی شیری دایک ئەگەر قەڵەویش بێ قەڵەویەکەی زەرەری نیە لەگە دوای 6 مانگ کاتێتە سەر خواردن خۆی تەنزیمەکات. باشە زۆرێک لە دایکان درێژادین بە بابەتی خۆراکی بیرت نەبەمەوە بەڵام زۆرێک لە خەڵکەڵێن شیری دایکەکە زۆر چەورە لەبەرەمەیە کە منداڵەکە زۆر قەڵەوە ئەمە ڕاستە یان نە شیری دایک ئەسەر چەور نییە ئەو مەفهومە بە زۆر بەغەڵەت هاتوۆتە ناو ئەگە هەر کەسێ بێ لێ معلوماتی نەبووە شیری دایک پێکهاتەکانی هەتا 6 مانگ بە جۆرێکە کە لە ساسە هەموو پێویستێکی مناڵەکە پڕکاتەوە چەور نییە شیری دایک چکە هەم فاتیەسی دەکەی هەم پرۆتینەکەی هەم کاربۆیدراتەکەی لەو جۆرەیە کە لەشی مناڵ بە تەواوەتی پێویستی بێ اینجا باشێکی تریەوەیە کە نیوە هەرسە یعنی بە ئەو بڕێی کە مناڵەکەی خوا بەشێکی زۆری لێ بڵێن وەرەگرێ و ئەوەی کە لەش پێویستێتی باقەکەی فراتە دەرەوە لەبەر ئەوە زۆر جار ئەمە بەهەڵە بە دایکەکان ئەڵێ مناڵەکەت پێی ناکەوێ سکی ئەچێت بەس چون نییە ئەمە مناڵەکە بڵین خواردنی خۆی پێویستەکەی خۆی وەرەگرێ باقی فراتە دەرەوە لەبەرەوە مناڵی کە شیری دایکی خوا زوو دایبەکەی پیسەکە بەزۆ مناڵی شیری قوتۆ خوا جاری وایە بە 2 ڕۆژ مشکلی یاڵە مناڵەکەم دانانیشتێ قەڵەو بێتەوەی قەڵەویەکەی کە قەڵەویش بوویت ئەو مناڵێکە قەڵەوە بێت یعنی زەختێکی زۆرە قاتە سەر دڵی لەسەر بۆرەکانی خوێنی لە مناڵیان لەوانەیە تووشی نەخۆشینەکە بەس تۆ ئامادەیەکی بۆ گەورەی بۆ نەخۆشیە بڕێن مزمینەکان ئەو مناڵێک کە لە مناڵە قەڵەوێ لە گەورەیە سی ئەوەنە معرەزە بۆی تووشی بەرزبوونی فشاری خوێمە لە مناڵێکە قەڵەونی لە مناڵیە زەختی لەسەر دڵیە بێت لەسەر بۆری خوێنیە بێت تووشی شەکرەیە کات ئەمانە لە مناڵیان نابەس لە گەورەیە کاریگەریە بێت. باشە باسی ئەو منداڵانە کرد کە قەڵەون وتت چ پەیوەندێکی هەیە بە باڵاوە بە بەرزی باڵاوە لە ئایندەیەوە بە نزمی باڵاوە هیچ کاریگەریەکی هەیە؟ نه پەیوەندی قەڵەوی پەیوەندی بە باڵاوە نییە بەس جۆری خواردن پەیوەندی هەیە ینی بۆ نمونە ئەو مناڵانەی کە بەدخۆراکن خواردنەکانە بە حەدی پێویست نییە بە درێژە خایەن کورتە باڵا دەرەچن. چۆن ئەتوانی ڕوونێکیتەوە؟ بۆی دایکان هۆشیاریان زیاتر هەبێت چ خۆراکی بن بە منداڵەکانیان تا بەژن و باڵایەکی بەرز و ڕێکیان خۆراک ئەگەر نەجۆر چ جۆرە خۆراک ئەو ئەگەر بڕی پێویست بۆ بڕێ کە مناڵ پێویستی پێێتی یعنی تۆ ئەگەر مناڵێک تا 6 مانگ شیری دایکی خوارد دایکەکە بەردەوام شیری خۆیایە و شیری خواردوای ئەوە لەش دوای 6 مانگی دوای 180 ڕۆژ خستێ سەر خۆراکی تەواو کرد و مانگانەی کێش بردی بۆ شوێن مرکزی کێشان و پیا مناڵەکە وەزنەکەی لە بڵێن ڕێڕەوی تەبیعیە بوو مناڵەکە بەدخۆراک نەبوو یعنی ئەمە گەشتێکی تەواوی هەیە بەس ئەگەر مناڵێک وەزنی دابەزی بەس بە مەرجێک بڵێن
کورتە باڵایەکەی وراسی نەبێ احتیمالە دایک و باوکەکە باڵایان کەم بێ و وراسیە جەنەتیکیان لە دایک و باوکە و مناڵەکەش کورتە باڵایە ئەگە مناڵە کورتە باڵا هەر کورتە باڵا بۆ ئەتوانێ فەحسی هۆرمۆنی بۆ بکە بزانین گرۆس هۆرمۆنی گەشەی طبیعیە فەحسی ئێسقانەکە ئینە ئەشعەی ئێسقانی بۆ گیرێ مەچەکی بزانەی گەشەی ئێسقانەکانی تەواوە ئەگەر تەواو بوو هەموو مشکلێکینەوە کەواتە مشکلەکە چییە نەقسی خۆراکە کەم خۆراکی یعنی ئەو پڕە خۆراکی کە لەش پێویستی بێتی ئەگەر بۆ ماوەیەکی درێژە خایەن کەمتری خوارد ئەو کەسە ئەبێ بە بەدخۆراکی درێژەخان و تەسیرە کاتە سەر ئەوەی کە باڵای ڕێژی زیادکردنی باڵای کەمە بێت. باش ئەگەر بەدخۆراکی ماوەیەکی زۆر درێژ بخایەنێت دایکەکە فرێینەکەی یان نەتوانێت کۆنتترۆلیکە لە ئایندەیە ئەکرێت چێ دەرەنجامێکی لە ئایندەیە تەوانە گۆڕێ بۆ درێژەخان یەکێمی لە بڵێن زاهیرەکانی کورتە باڵاییە دووەم لەوانەیە تووشی نەقسی پرۆتین و نەقسی تاقە بێت دوو حاڵەتەیە یەکێکیان پێڵێن مەرەسمەس ئەو کە بڵێن مەرەسمز مناڵەکە وای لێت چەوری ژێر پێستی نامێنێت کە سەیرەکەی وشک بۆتەوە بێتاقەتە بیستەوەدەک و بڵێن من هەر بە مناڵێک و پیر بوو بێ وایە ئەنی کە پێستی ئەگری پێستی بەیەکە ئەنووسێت سەیرەکەی ئاوا بیگرێ بە پێوە وەکو وایە شەڕواڵی بڵین گەورەی لە پێکردێ پێستەکەی ئەڵێ بە لەشی زیاد چونکە چەوری و ژێر پێستی نەماوە ئەم مناڵانە ئەم حاڵەتە بەهۆی نەقسی وزدەوە ینی ئەو خواردنانی کە تاقێکی وایتیان نەبووە کەمتری خواردەلۆی کە لەش سەرفیەکە ئاسان چارەسەر ئەم مناڵە جاری وایە خوێنیشی دەکەی عیلاجی شیەکەی بەڵام من بێت گەشتا ئەو حادێت طبعا بەعزەی یەکێکە لە نەقسی خۆراک پێڵن کاشۆکار ئەمەش بڵێ ناوکی لاتینیە ئەمیان مناڵەکە چۆنە بینی یەکەم جار پێی نازانێت چونکە مناڵەکە و بلۆندی لێ کاڵە بێتەوە ینی سەیرەکەی پێستی بریقەیارە بێت چونکە ئاوە چێژێر پێستیەوە خۆی لە شکلاوەکو مەرەسمە زەعیف نابێ قەڵەوتر دیارە بێ بە سەیری قژێکی قژی کاڵ بۆتەوە دەزاوە ئەگەر قژی دەست دەبێ هەڵی پروێنی خۆی هەڵەوەرێت قاچی ئاوسێ ینی لەبەرەوەی ئیتر ئاوسایەکە لە بڵێن وردەوەدا چێ بۆ بشوارەوە ئەنجا ئەو مناڵە ڕەنگی سەیدە موچایەکی ئەڵی ڕۆنی لیراوە چەو بڵێن بریسکەیارە ئەمە نەقسی پرۆتینیە ئەم حاڵەتە تا حدێک ئەتوانیت ئەگەر زوو فریاکەوی خواردنێکی بێتێک کە ڕێژەی پرۆتینی بەرز بێت ئەو کاتە بێ خواردنی عیلاجی بێتە وردە چاکە بێتەوە باشە چ خۆراکێکی تر هەیە کە مەترسیدار بێ بۆ قەڵەوبوون بۆ مناڵانەی کە تەمەنیان لە سەر و 5 ساڵەوەیە بە تایبەت کە لە ئێستەیە دایکان خۆی شیرینی زۆرێن بە مناڵەکانیان و شتێکە لە فرۆشگاکانە هەیە پەروەردەی مناڵ خۆی ئەگەر بە ڕێژەیەک بە شێوەیەکی تەندروست مناڵەکە پەروەردە بکرێت ینی دوای ئەوەی کە بڕین دوای 6 مانگ مناڵ خواردن وەرەگرێت ئەبێ یەکەم جار ئەو نوع خواردنانەیان بۆ دروست بکرێت طبعا ئەمە بە پرۆسێسێکە خۆراکی پێڵن خۆراکی تەواوکەر کە وردە لەگەڵ شیراییتێت تا 2 ساڵ و دوای ئەوە وردە بڕەکانی بێ زیاکەیتەوە بێ یەکەم جار بە یەک جۆر خواردن دەست پێ بکەیت بە تا حساسیتی پێی نەبێ و ئەنجا وردە خواردنەکان مجموعی خواردنێکە لە 1 ساڵە نایێت پرۆسێکی زۆر دوور و درێژە بەس دوای ئەوەی لە 1 ساڵەوە تر مناڵێتە سەر خواردنی عایلە ئەبێ مناڵ پێویستە ئەو خواردنێکی خوارد پرۆتینی باشی کا بێت بەڵام بەمەرجێ کە مناڵەکە ڕێڕەوی گەشتەکەی لە گەشەی تەبیعیە بێت چونکە ئەوەی کە خواردنسە بۆ نمونە مناڵ بە پێی تەمەنەکەی لە کاگا بە ساڵ بە 2 ساڵ ئەبێ 3 ژەمی بێتی و 3 نێوانە ژەمی بێتی بەس ئەو 3 ژەمە خواردنێکی بەرێ کەمتر زۆر ئەوە کاربۆیدراتی زۆری تیان نەبێ شیرینی وشتی وایە کە بڵێن قەڵەوی بکات چەوری زۆر پرۆتینی باشی تابێت کە بەقەدەری ئەوەی کە پێویستی پێێتی زائیدەن ڤیتامین و بڵێن مینەڕاڵ ئەو کانزاکان ئەویش کە لە سەوزە و میوەیە هەیە و لەگەڵ ڕیشاڵەکان ئەوە مناڵ پێویست ئەوانەی بیتە ئێستا بۆ نمونە بەجێ ئەوێ نێوانە ژەمەکان دانیشی شیرینی بیتە میوەی بەرێ بەجێەوەی شەربەتی ئەو شەربەتی بێتێک کە بەڕەم دروست کراوە لە بازار ئاوی میوەی بەرێت بەڕاستی بەخێوکردنی مناڵ ئاسان نییە ئەوەی کە ئێستا باسی ئەەکەین تا ئەو کەسێک کە بە فەعلی ئێکا بێ وەختی بۆ دابنێت ئەنجا لەبەر ئەوە مەفروزە دایکێک 2 مناڵ ینی بینی 2 مناڵی لە 2 ساڵ زیاتر بێ ینی ئەوە نەبێ ئەمە 9 مانگ بێ ئێستا مناڵی کەشە بێت چونکە بەڕاستەکەی فریان ناکەوێت
لەبەرەوە کاتە ناتوانانی خواردنێکی ڕێکوپێکی بێتێ مناڵەکان گەشەی باش نابێت بەدخۆراکە بێت یاوە تا بەدخۆراکی نەقس کەم خۆراکە بێ بە قەڵەوی بێت هەردووکیشی مەترسی بۆ سەحەتی مناڵەیە زۆر باشە کامیان لە ئێستا مەترسیدارترینن هەردووکی مەترسی هەیە هەردووکی مەترسی بەس ئەمە ئێستا کە باسی قەڵەویکەین قەڵەوی هۆکاری هەیە ئێستا بۆ نمونە ئەوەی قەڵەوی کە لە مناڵێکە قەڵەو بوو ئەبێ یەکەم شتێک خێزان دوای ئەوەی کە هەڵیە سەنگێنی بزانی ئەمە ڕێژەی قەڵەویەکەی چۆنە اینجا بگەڕێ بە دوای هۆکارەکەی چۆنە ئەبێ ئەوەی خواردن بیتێکە سەرفێکە ینی بۆ نمونە ئەبینی مناڵەکە مستەمر دانیچ لەبەر تەلەڤیزیۆن و بەردەوام خواردنیەکەی بە قورگا تابان ئەو تاقەی کە وەرێگرێ لەگەڵ ئەوەی کە سەرفیەکات زیاتر خەز نەبێت ئەوەی کە ئەمێنێتەوە سەرفی ناکات باشە چ نەخۆشیەک هۆکارە بۆ زیادبوونی کێشی منداڵان بۆ نمونە ئۆتیزم هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەو بەشێکی زۆر لەو مناڵانەی کە مشکلەی بڵێن مێنتەڵیان هەیە ئۆتیزم زیاتر بڵێن نەخۆشێکی سایکۆلۆژیە مێنتەڵ دیزیزێکە شەرت نییە کە بڵێن ئەو بێتە هۆی قەڵەوی زیاتر قەڵەوی هۆکاری خۆراکە نەخۆشی نەخۆشی ئەگەر مناڵەکە ئەندۆکراین بڵێن هۆرمۆن دزی نەخۆشی هۆرمۆنەکانی هەبێت یەکێ هۆکارێکە بێت ئەگەر قەڵەوی بڵێن فامیلی هستری هەبێت ئەوە هۆکارێکە ئەگەر قەڵەوی خواردنی زۆرەدایە و تاقەیەکی زۆرەدایە و خەزی نەکرد ئەوە هۆکارێکە بۆ نمونە شێوەی کەڵچەر ینی تەعاملکردن لە مناڵ چۆن تەعاملەکات ئەبێ ئەوەی بگۆڕی مناڵێکی بەردەوام دائەنیشێ لەبەر تەلەڤیزیۆن و سی تەلەڤیزیۆنەکە حرەکەی نییە و خواردن ئەخوا ئەمە دەبێتە هۆکاری قەڵەوی باشە زۆرێک لە دایکان ئەمەوێت هەر لە بابەتی خوارددا بمێنینەوە زۆرێک لە دایکان ئەڵێن مناڵەکەمان مەعیدەی سوتاوە ینی هەر ئەخوا و تێر نابێت ئەخوا و تێر نابێت خواردنی لێ ئەشارینەوە ینی زۆر لە زۆر دایکم بیستۆڵێ خواردن لێ شاردێتەوە بەڵام دۆزیوێتیەوە ینی ئەگەر نانی وشکیشی خواردبێ خواردوێتی نازام ئەو خواردنە ئەکاتە کوێی من تێر بووم کە دایکیم کە مەعیدەم گەورەترە کە تاقە زیاتر سەرفەکەم بەڵام ئەو زیاترە خوارد ئەمە پەیوەندی بە چیەوە ئەو قسەیە ڕاستەکەوترێ ئەمە عادەتە ئەوە عادەتە ئەزانێت چۆنە هەستا بۆ نمونە مناڵ کە لە بیدایە تاکەشیری کوێیەتە طبعا دایکەکان ممکن مژەیەکی بۆ پڕەکات بەقەدەر ئەو تاقەی مناڵەکە نیە لەو عمرەیە مناڵ بەس ئەمژێ و قوتەیە لەو کاتەیە مەعیدەی گەورا بێت يعني حجم معدة جورات بس شو كخوي بداية من معدة بقى بوراتريكا دوسة قم شيرة خوا خيبلية كبير بس وقت كتور هر بردوام أيتي أو هر منال ليش تكيترينيا لا إرادي قوتة أخوا أمجيتو قوتي أيات أو أبيته هو جوربوني معدي بالله متى هو بعادات يعني تو أبي لو كاتيا دا خزانة كيات ما تمنع لك باب أويك رين ما يبكى بشكل دایکە کان خوانە بنە هۆکاری قەڵەوی مناڵەکان کە مناڵەکان شتێکی بەکات و خواردنی هێنێ ئەوەش غەڵەتە بەس تۆ لە کاتێکە بناو خۆ ناتوانانی بڵێ بیخەیتە سەر ئەوەی خواردنی لێ ببڕیتەوە ئەبێ جۆری خواردنەکەی بۆ بگۆڕی ئەبێ ژەمەکانی بیتێ ئەوەی برسی نەکەی کە زۆر زۆر بخوا شەش ژەمی بەرێ سێ ژەمی سەرەکی و سێ نێوانە ژەمی بەرێ بەڵام لەگەڵیشا بڕی ئەو بەشەی کە ئیدێ بۆی کەم کەرەوە زۆرێک لە سەنتەرەکانی داوەزاندنی کێژ ئێستا بینین ژمارێکی زۆر لە مناڵی لێیە من خۆم بینیومە کە منداڵی زۆر تەمەن منداڵی لێ بووە یعنی تەمەن خوار 15 ساڵی لێ بووە کە بەڕاستی خێزانەکەی لە دوایەوەی کە بێچارەمێنەوە ئەی بەنەو سەنتەرانی کە خانمانی تایە یاخود ڕەگەزینەرینە تەمرینی تیاکەن وەرزشی تیاکەن بۆ داوەزاندنی کێژ ئەمەش بریتە لە جوڵەیەکی زۆر بە خاترەوەی کە و تاقی لە شیاتی بیسووتێنێ پێ دوایە ئەمە ڕێگایکی باش بێ بۆ چارەسەرکردن ئەمەش ڕێگایەکە چونکە قەڵەوی لەکوێیەت تۆ ئەو تاقەی کە وەرێگریت لەش بەشێکی بە میتابۆلیزم یعنی بە حرەکەی لا ئیرادەکانی خۆی بەشێ لەو تاقەی سەرفەکە بەشێکی بە جوڵە سەرفە بێ ئەگەر جوڵەکە کەم بوو اینجا ئەو کاتە تۆ بێ جوڵەکە بە دوو جۆر جوڵە هەیە جوڵێ ئەبێ خێزانەکە تەنزیبیکە بۆ مناڵ چونکە مناڵ لە عمرە ناتوانێت خۆی کۆنتڕۆلی خۆی بکە ئەبێ خێزانەکە تەنزیبکە خێزانەکە ئەتوانێت بڵێن بۆ نمونە دایکی مناڵەکە لەگەڵ خۆی بەرێت بۆ پیادەڕەوێکی زۆر یا پاسکیل سواری پێ بکە یا بە بەرنامە ینی بڵێن لە هەفتەیەکە چەند ڕۆژێک بچێت بۆ سنتەرێکی جیم ڕەشاقە لەگەڵ دایکیا لەگەڵ باکیا
تۆ بەوە کە تاقەکە ئەسووتێنی شتێکی باشە شکەت ڕێگای ترینە خۆ ناتوانانی تۆ خواردنی لێکم بکەیت چکە مناڵ لە فترەی گەشتەکردنیا پێویستی بە خواردنە بۆ ئەوی بینای لەشی بکات ناتوانانی پرۆتین لێکم بکەیتەوە ئەبێ هەمیشە ئەو مادانەی کە پرۆتین تیا بەشێک بخوات و ئەو مادانەی کە بڵێن ڤیتامین و کانزاکان و ڕیشاڵەکان تیا بیخوات بەڵام ئەو بڕی ئەو بڵێن چەوری شیرینی ئەوانە مەحدود بکەیت. باشە پێت وایە منداڵانەی کە کێشیان زیاد لە پێویست زۆرە لە گەورەبوونیشیانە بە هەمان شێوە ئەنی کۆنتترۆلی ناکات یان لە منداڵی و فریای نەکەوتون کە کۆنتترۆلی کێشی بکەن لە گەورەبوونیشا بە هەمان شێوە بە قەڵەوی ئەمێنێتەوە. طبعاً ئەگەر مناڵێک خۆی ئێستا مشکلەکە ئەوە ئێستا ئەو مناڵێک لە مناڵەیە قەڵەوە دایک و باوکە حەزەکە مناڵەکەم زۆر جوانە و قەڵەوە بەس ئەوە ئامادەیەکە بۆ گەورەی وابزانم تقریبا بەحسێکی تازە پار کراوە لە بەریتانیا هەڵەو مناڵی کە قەڵەوە لە سا 30 دڵی لە کات کەوتو یان لە سا هەفتەی ماوە هەموو ژیانی سەختێکی زۆر ئەچێتە سەر دڵی ئەچێتە سەر بۆری خوێنی لەبەرەوە احتیمال لە گەورەیە توش بەرزبوونەوەی زەخت بێ تووشی نەخۆشی شەکرە بێ و ئامادەیەکی بۆ زۆر زەختێکی زۆر لەسەر دەمار و ئێسقان و عەزەڵغەتەکانێتی چکە قەڵەیەک و وابارێکی زیاو پێ بێ طبعا لە مناڵەیە وابێ لە گەورەی تۆ ئەم لە گەورەیە قەڵەوە بێ لەبەرەوە ئەو مناڵی کە لە مناڵەیە قەڵەوە بێ بە هەوڵ بیت کە بەڵانسێک دانێ بۆی وردە وردە هەتاکوتر وەکو باری دەرونیش کاریگەری لەسەردانێت ئەوە جاری وایە لە مەکتب گاڵتەی پێ ئەەکەن ئەمانە بێ ئەمە ڕۆڵی ئەگەر مناڵێک قەڵەوەکەی زۆر زۆر بۆ بێ بۆ بەشی بڵێن سپێشالیست متەخەسیسی ڕێنمایی پیان لەسەر قەڵەوی تا ئەو حەدایگە بۆ بن منەگەر زائید دوو بوو ئەبێ خێزانەکەی یارمەتی با خێزانەکەی کێشەیەکێ لەوانەی کە ئیشی لەسەرەکە بێ وای لێ بکات سەقە بە نەفسی تیابی ینی قەڵەوی باشە بەڵام فێریکە چۆن هەوڵەیە کە وەزنی دابەزێنێت حرەکەی پێ بکات ینی جاری وابێ بەرنامی بەدانێ بۆ نمونە بەعزێ مناڵی عادەتی گرتووە نیو سەعات سەلاجەکە کات و شتێک خوا خۆ تۆ ناتوانین سەلاجەکە داخی بەس تۆ بێ بەرنامێکی بۆ دانەی وای دانی کە لەگەڵ چۆ وەنیە لەگەڵ دایکە بڵێ ئەگەر ئەم وا بکەی ئەگەر وانەکە یعنی نە شەرتیکە چۆن شەرتێکە کە ئیشێکی باشەکە خواردنیاتێنە ئەمە بە ئەوەی کە بڵێن هەدیەکی باتێ ئەم مانگە گەر وات کرد ئەمنە سیستەمی خواردنەکەی بۆ بگۆڕێ بەیناوبەین میوەی باتێ بەشی لە خواردنەکانی پیا بە سەوزە و میوە زیاتر شیرینەکان لێکەم کاتەوە هەر کاتێکە شیرینی دەستخۆشێکی لێ بکانی ئەمە وەکو یەکەم شتە باری دەرونی لەگەڵ یابێتە ناو مۆزوعەوە ینی جاری وایە مناڵ دانیشە بە 2 سەعات دیاریەکە ناجوولێتەوە حرەکەی نییە چی خۆی تێکەڵکە بە یاریەکەی بیارێکە بکە بە جۆرێکی تر باشە ئەگەڕێم وڵات قسەی زیاترەکەین بەڵام لە دوایە کە گەڕامەوە ئەمە بپرسم بزانم ڕێژێمی خۆراکی بۆ منداڵ تەندروستە یان نەخێر ئەگەڕێم وڵات بەڵام دواتر ڕێنمایمان بەرێ هەوڕانی عەزیز وچانێ گۆرەگرینەوە گەڕینە وڵاتان دووبارە سڵاتان لەبێ درێژادین بە گفتوگۆکانمان لەسەر ئەو منداڵانێک کە کێشیان بێئەندازە یان نائەسایی قەڵەون. دکتۆرەگیان بەبەست لە ڕجێمی خۆراکی بکەین بۆ منداڵ تەندروستە یان ئەکرێ بڵین نەوعێتی خۆراکەکە لەگەڵ بڕەکەی ئەکرێ کەم بکرێتەوە لەژێر چاودێری پزیشکەکە کە خۆراکی تەندروست و باش بڕوا بۆ ئەنجامەکانی لەشی بەڵام بۆ ئەندازەیە نەبێ کە بڕەها خۆراکی بدرێتێ. بۆ مناڵ نابێت ڕێژیم پێویست ناکرێت ڕێژیم چونکە مناڵ لە فترەی گەشەکردنایە بۆ گەشەش ناکرێت ڕێژیم بکەێت بەس ئەکرێت بڵێن مینتنس ڕایگیری ینی وەزنەکەی ڕابگیرێت و ئەو خواردنانەی کە ئەبێتە هۆی زیادبوونی کێش کە بەش بڕێکی زۆری کاربۆیدرات و چەوری و شیرینی ئەوانە بڕەکەی کەم کرێتەوە ئەو خواردنانەی کە ئەی خوارد ینی ئەو بڕە وزەیە کە وەری ئەگرێت کەمتر بێ لەوەی کە سەرفیەکات زیاتر حرەکە بکە ئەو وزەی کە وەریگرێت سەرفی کات کە وانە بێ خەزنی کات. باشە لە زۆرێک لە قسەکان تا ئاماژەت بە ئەو منداڵانە کرد کە بەبەردەوام بە دیار تیڤەکانەوە دانیشتون وە یان دایکان و باوکان ئایپادێکیان بە منداڵەکانیان بە خااتریەوەی کە مەشغوڵ بن نەچنە دەرەوە یان چالاکیەک ئەنجام نەدەن کە بەدڵی دایک و باوکەکە نەبێت لەبەرەوە بۆ کۆنتترۆلیانەکەن جوڵیان مەحدودەکەن کێشیان زیادەکەن بێگومان لەگەڵ سیرکردنی تیڤیشە نەک منداڵان گەورانەش حەزیان لە خواردنە حەزیان لەو شتانەیە کە کاتەکەی پێ بەسەرە بن. ئەمە تا چەند نشیاوە؟
بەتایبەت لەگرێدراوە لەگەڵ کێشی زۆر. ئەمە هۆکارێکە یەکێکە لە هۆکارەکانی بڵین قەڵەوی لەبەرەوەی مناڵ لەگەڵ دانیشتێکی سیرکردنی تەلەڤیزیۆن ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسانەکە وادا ئەنیشێ کە ڕێژەی بڵین میتابۆلیزمی زیندەکردارەکانشی زۆر سست ئەبێت یعنی لەش هیچ ناسووتێنێ زۆر کەم پێشگەلەوە ئەو شەوق و ڕووناکی و حرەکە و ئەو ڕیکلامی خواردنەوە ئەوە هەمووش تەشجیع دەکا بۆی شتی هاو بکرێتەوە لەبەر هەرچی بەدەستی ئەی خوارد و زەوق لە خواردن نەبێن لەو کاتە و دەورەوای لێ ئیتر سەرکردانیشتمە تەلەڤیزیۆن وەکو ئیدمانی لێە لەگەڵ خواردنە یەطبەن ئەو خواردنەش هەموو تاقەیە هەمووی کۆبێتەوە بێتەوە کاری قەڵەوێکی زیاتر لەبەر باشترێکە بەڕاستی دایکان بیگۆڕن ینی بۆ مناڵی بیکەن بەدیلێکی تری بۆ دانێن بۆ نمونە ئەگەر ئایپادی ئاتیە مەحدودی کا وەختەکەی بڵێ نیو ساعت ئایپادەکەی بە نیو ساعت بە دەوری باخیار ڕاکەیت بۆ نمونە یعنی ئەتوانێت بڵێن ئەمە دەبێت بەڵام بەسەرکە ئەوە بە قسەیەکە آخر خۆی مهمەکە لەوێت چۆن پێی بڵێ کە بە قسەت بکە تەبەن ئەگەر پێی بڵێ وەڵڵای ئەو ئایپادت نایەمێ نازەوڕێ ئەوش دەڵێ نایکەم بەڵام ئەبێ خۆی بەخێوکردی مناڵ فەنێکە زۆر ینی سکیلێکە هەموو کەس ناتوانێت یەکسەر بکەوێتە ناویەوە لەبەرەوە بۆ ئەوەیە کە دایکێک پێشەوەی مناڵی بێ ئەبێ بچێتە ئەو شوێنێک کە ڕێنمایی پێ بکە چۆن مناڵ بەخێوە باشە لێرە سنتەرێکی وا هەیە کە ڕێنمای دایکان بکە لێرە تقریبا ئێستا لێرە مەجموعەیەکیشت جواب ئەیرێتەوە بۆ نمونە لە هەموو مەرکەز سەحیەکە بەشێکێ بە ناوی بەشی دووگیانی لەوێ مەجموعی ڕێنمایی ئەکرێ هەموو زۆر بەی شتەکان باس دەکرێت کە بێ بکرێت بشکە لەسەر کاربەندە ئایا چەند ئەگەێنێت لە بەشی چاودێری گەشەی مناڵ تەبەن لەو بەشە کە من سەرپەرستیەکەم بەناڵم خۆم لەبەرەوە زۆر باشن نا ڕێنمایی هەموو مناڵە بێ پێ عمرەکەی ڕێنمایی لەسەر شیری دایک و لەسەر خۆراکی تەواوکەر ئەکرێت ئەگەر بەد خۆراک بێ مناڵەکە هەر مناڵێک کە ئەچێتەوە بەشە لە تاک و 6 مانگ 4 چارتی هەیە چارتی گەشە بووی بزان مناڵەکە کەم کێشە بزانم مناڵەکە لاوازە مناڵەکە کورتە باڵایە مناڵەکە زیاکێش و قەڵەوە لە هەر حاڵەتێکە بەپی حاڵەتەکە ڕێنمایەکە ئەگەر بڵێ قەڵەوی زائیدە ئەگەر ناقستێ بۆ حالاکرێ بۆ بەشی ڕاهێنانەوە بە خۆراک لە خستخانەی مناڵان ئەگەر بڵێ ناقصدوو بوو ئەو کارمەندە لێ ڕێنماییە لێ چۆن هەیە حتا حدێ مەجموعی شت هەیە بەڵام ئەوە نێ بڵێ لە ساسا و بەشێکی شێک لەسەر دایکان خوارد مەفروزە هەموو دایکە پێشەوەی کە مناڵێکی بێ شتێک لەسەر بەرپەروەردەی مناڵ بخوێنێتەوە ڕاستە بۆ ماوەی هیچ ڕوڵێکی هەیە بەڵێ بۆ ماوەی هیچ ڕۆڵێکی هەیە یا کاریگەری هەیە مەرجە و دایک و باوکانی کە قەڵەون منداڵەکانیشیان هەمیشە یعنی شەر نیە هەمووی وابێ بەڵام کاریگەری زیاترێکە ئەگەری زیاترێکی زۆر باشە جیاواز لە ئەو بابەتانی کە باسمان کردن چ شتێکی تر هەیە بە تایبەت لە نەخۆشیە پزیشکیەکانە ڕۆڵێکی زیاتر بات بە منداڵەکە بۆی قەڵەو ببێ هەرچەند پێشتر باست لەوە کرد کە نەخۆشیەکان کەمتر یارمەتی دەرن بەڵام ئەو نەخۆشیانەی کە تایبەتن بە گەدا یاخود ئەو نەخۆشیانی کەوا لە منداڵانەکەن ئیشتیها و ئارەزی خواردنیان زیاد بکات و بەرز بکاتەوە چیان هەیە کە کاریگەر زیاتر بڵێن ئیندۆکراینەکانە بڵێن هۆرمۆنەکان بۆ نمونە هایپۆسایرۆدیزم نەقسی غودەی دەرەقی یەکێکە لە هۆکار ئەبێتەوەی قەڵەوی بڵێن خەلەل لە گرۆس هۆرمۆنە حاڵەتێکی هەیە پێڵێن کوشین سندرۆمەوە مشکلەیەکی گورچی لێیە ئەم حاڵەتانە ئەبێتە هۆی قەڵەوی باشە ناکامەکانی منداڵێکی قەڵەو چییە؟ ئەم بۆ خۆیان بۆ خێزانەکەی تەڵەن بۆ خۆشی و بۆ خێزانەکەشی زۆر خراپەکەی لە چیایە لە گەورەیە ئەگەری توشبوونی زەختی هەیە ئەگەری توشبوونی شەکرەی هەیە ئەگەری توشبوونی جۆری دۆمی شەکرەی هەیە ئەبێتە هۆی زەختێ لەسەر ڕێسخانەکانی ڕوماتیزم و فەقەرات و سەختەکات لەسەر قەڵەوی تەڵان مەجموعی نەخۆشی مزمینی تووشەکات باشە چ کاریگەریەکی هەیە بۆ لایەنە دەرونیەکانی من دایکان و باوکان بۆ خۆشی زیاتر هەیەی بۆ دایکان و باوکانی خۆی زیاتر لایەنە دەرونەکەی بۆ خۆی ناخۆش بێتە چونکە دایکی حەزەکە مناڵێکی طبیعی بێت چونکە خۆی قەڵەوی یەکێکە لە نەخۆشیەکان باشە مەترسی زۆر قورس لەسەرم دۆخە کامەیە نەخۆشی مزمنی تووشەکات گیانەمە دوور لە هەر منداڵێک هیچ قەڵەوێکی وایە کە منداڵەکە بەخاتە حاڵەتی مردنیان
دڵی نەخۆش بخات یان قەڵەوی نەخۆشێکی وای باتێکە نزیکی زەخت فشارە خاتە سەر دڵ ئەو عیدەمەوی بەس طبعا قەڵەوی وای لێ ئەکات کە بۆ نمونە تووشی ئەوە قەڵەو بێ لە هەناسەیانی بگیرێت جاری وایە هەناسەی قەتعی بێت لە قەوێت کە تەسیر دەکات سەر هۆری هەوای ئەم کاریگەرانەیە بەس ئەوە نییە بڵێن یەکێک نییە لەو خەتەری هەیە لەسەر زوڵبەی نەخۆشیەکان بەس خۆی بڵێن هۆکاری مردن نییە بە تاقیتە نییە ئامادەیە کات بۆ لەگەڵ هۆکاری ترە کەم خەوی کاریگەری هەیە ناڵ گەورەکانیش ئەگەر کەم خەو بن هۆکارێکە بۆ قەڵەو بوو مۆناڵانش بەمان ئەمەش پەیوەندیدارە بە چیەوە پەیوەندی بە کاتی بە ئاگاییەوە هەیە ئەو کاتی کە بە ئاگا بێ زۆرترین خوارد نەخواردیان ئەگەر خەویت هەم ئیسراحەت دەکەی وەکو باری دەرونیەکە ئەگە بە خەبەر بیت طبعا خواردن زیاترە خۆیت تۆ ئینێرژەکە سەرفی ناکەیت هەر تاقەی تیەکەیت قەڵەو دەکات باش چ ڕێنماییەکت هەیە بۆ دایکان بە تایبەت لە کاتی لەدایک بوونیان کە شیری خۆیان بن بە منداڵان وەڵا ئەگەر دایکێ بەڕێی من ئەگەر دایکێ حەزەکە مناڵەکەی قەڵەو نەبێت سەرەتا بە شیری خۆی گەورەی بکات دواییش خۆراکی تاواکەری باتێ من تەسەوراکەم مناڵێکە گەر بۆ شێوە قەت قەڵەو بێت چونکە ئەگە مناڵە نەیخەیتە سەر شیری قوتو قەڵەو نابێت و زۆر هۆکارە بۆ مایەکان زۆر کەمترێکەن لە ڕێژەی قەڵەوی کە تەسیری بەسەر خراپ خۆراکێدان و شیری قوتو یەکێکە لە هۆکارانەی کە مناڵ قەڵەوەکات لە هەمان کاتە زەرێکی زۆریشی هەیە زۆرێک لە دایکان ئەڵێن شیرمان نییە ئەمە ڕاستە یان هەموو دایکەدانە هەموو دایکێک ئەتوانێ دوو مناڵ بەڕێک و پێکی شیر بات بەس ئەوەیە ئەبێ کەدا کاتێ دایکەکە مناڵیە بێت لە طبعا دایک زۆربەی زۆری لە خەستخانەکە مناڵانە مامانی زۆر کەم باوە مەفروضە دایکەکە فێر بکرێت چۆن شیر بە مناڵەکە فێرکە چۆن شیر بخوات ئەگەر تۆ ئەم حاڵەتە و نەکرد طبعا ئەم شیرپێدان پەیوەندی بە هۆرمۆنی ئۆکسیتۆسین و پرۆلاکتین و دوو هۆرمۆنن کە لە ڕێگەی خوێنەوە ئەچێتە مەمکەوە ئۆکسیتۆسین بڵێن پاڵ بە شیرەکەەوە بچێتە دەرەوە لە مەمکی دایکەکەم پرۆلاکتین شیرەکە دروستەکە ئەم دوانە کەی فعالە بێ کاتێک کە مناڵەکە بێ مناڵبوونەکە بە شێوی دروست بێ ینی کە مناڵەکە لە سکی دایکی هێنە دەرەوە یەکسەر بخێتە سەر بڵێ پێستی هەردووکیان بەریەک یەکسەر پێستیان بەرێک ینی باڕووتی مناڵەکە بخێتە سەر سکی دایکی بەم بەریەککەوتنە هەردوو هۆرمۆنەکە فعالە بێت طبعا ئەو ئۆکسیتۆسین بێجگەلەوەی کە پاڵ بە شیرەوە نیە پاڵ بە وێڵاشی ژێ نەفرەیاتە دەرەوە ینی ئێستا یەکێک لە هۆکاری مردنی دایک دوای مناڵبوون ینی بەرزترین ڕێژان مردنی دایکە دوای نەزیفی دوای مناڵبوون ئەسڵ ئەو نەزیفە نامێنێت چونکە هۆکاری ئەو نەزیفە مانەوەی پارچێکی ڕەحمە پلاسێنتایە مانەوەی ڕەحمە پارچێکی پلاسێنتایە لە ناو ڕەحمە طبعا تۆ کە ئۆکسیتۆسین یەکسەر پاڵ بە پلاسێنتاکەونی بە وێڵاشەکەی خاتە دەرەوە هیچ پارچێکی نامێن دەکات بێتەوەی نەزیفەکە جاری وا هەیە بڕێن پارچێک ئەمێنێتەوە مناڵەکە بێ بە یەک ساڵ هێشتا دایکەکە تووشی ئیلتیهابی ڕەحم و مەشاکیلی تر بۆ هێشتا مناڵەکەی گەورە هێشتا مەشاکیلەکەی هەرماوە ئەو لەبەر ئەوەی ئەم ڕێگا دروستە بەکار ناهێنرێت کە ئەگەر پێست بەرکەوتنی پێستی دایک و مناڵبەری بکێ ئەم عەمەلیە بکرێت هەم شیر دوو چالاگە بێت ئەگەر وانە بێت طبعا شیر زەحمە دەوێت دایکی کە شیر بە مناڵەکە ئێڵە شیر بکیانە ئەخوا بێ کەسێکیش ڕێنمایی بکات ئەلێرە ئەو ڕێنمایە ئەگەر نەکرێت مشکلی دروست دەبێت باشە لە وڵاتانی پێشکەوتوودا زۆرێک لە ڕێکخراو هەن کە گرنگی دەن بەم باسە و چەندین منداڵ ئەخەنە ژێر چاودێری خۆیانە و ئاماریان لەسەر کۆکەنەوە و وردەکاری زیاتریان لەسەر کۆکەنەوە لەسەر هۆکارەکانی قەڵەوبوونیان و دەرئەنجام و هۆکارە نێگەتیڤەکانی لە دوای قەڵەوبوونە بێت چی بێت ئەمانە هۆکارگەرێکن کە ئەکرێت لە دواتردا ئاسانتر چارەسەر بکرێن زانین لە کوردستانە هیچ ڕێکخراوێکی لەو شێوە یاخود دەستگایەکی تایبەتی تەندروستی هەیە کە پەرە بۆ هۆکارە بەداخەوە نازانم ئێستا منوەکو من بەرپرسی هۆبەی خۆراکم بڵێن لە سلەیمانی شتێکی وام نەبیستووە خۆی لە وڵاتان لا کەڵچەری ئێمە خۆی بڵێن کەلتورەکەمان سەقەتە ئێمە هەموو دەممان کردوتەوە بزانین حکومەت چیمان بۆ بکە ینی ئەبێ ئیلا لایەنێکی حکومی بێبیکە لە وڵاتان نەهەر بۆ قەڵەوی بۆ هەر بڵێ بۆ نمونە مەجموعی نەخۆشی هەیە ئەو کەسانێک کە ئەو نەخۆشیانێ بۆ خۆیان هەڵسن کۆ بنەوە لەگەڵ لە ناو خۆیانە فاوندیشنە دروست دەکەن
هۆکاری نەخۆشەکان هۆکاری چاکبوونی نەخۆشەکان چیتە تەسیریە هەر خۆیان هێن دانیشن هەر کەس لای خۆی مەجموعی کۆبوون هەفتەی ڕۆژێ لە خۆڵێکی گەڕەکەت کۆبنەوە لە ماڵێکی کۆبنەوە لای ئەمە شتانە نییە ئیلا ئێمە بێشتەکەی بۆ حازرکەی خاوەکو ئەوێن قوچکلێتە پاکیکەی بڵێ فەرموو نەوەڵا شتێکی وانێ لە کوردستان باشە بە پێی و ئامارانێکێتە بەردەمی کلینیکەکەی ئێوە زۆرترینیان هەردوو جۆرە بەدخۆراکەکە کامیان زیاترن لە ئێستادا بەپێی ئامار تەبەن ئەو ئامارانەی ئێمە هەمووی شتیایە ناتوانانی بڵێن کامیان لە کامیان بەس ڕوپیە وەکرێت چەند ڕوپیەوەیەکە کە بەوسوق ینی اعتیباری هەیە لە ساڵ 2006 عێراق ناشنال بڵێن هین ناشنال استراتیژی خۆی بوو هینێ ڕوپیەوەیەکیان کە بەپێی ئەم ڕوپیەوە دەرکەوتبوو لە 11 قەڵەوی هەیە عێراق لە مناڵی خوار لە سا حەوت لە سا 11 بڵین مناڵی ئەدۆلسنی ئەو لە عمری مەکتەبایە لە سا 63 لە ژنا هەبوو لە گەورەیە لە سا 67 لە پیاوە لە سا 63 لە پیاوە لە سا 67 لە ژنا باشە بەپێی ئەو ئامارە زۆر چونکە ئێمە ناتوانین بە هەموو ئامارێک بڕین ئامارێ هەر ڕۆژەی کەسی ئامارێ دەرەکە بەس ئەو ئامارانە ئێستا ئێمە هەمانە بەپێی ئێمە هەمانە ساڵانە عادەدی بەدخۆراکیمان چەند هەیە بەڵام قەڵەویمان ئەوە ڕێژێکی و تۆنیمانە کە بڵین زۆر باشە هەموو گفتوگویانەی کە کردمان هەموو ڕێنمانەی کە بە دایکان و باوکانە دی هەر ئەوانشن کە بنەوە بە چارەسەر دو قسەی بەڕێستان چییە؟ دو قسەی من چونکە بەڕاستەکەی ئەوەی کە ئیشی تیاکەم مناڵ تا خوار 5 ساڵە لەبەرەوە من لێرەوە ڕێنمای دایکانەکەم مناڵی خۆیان بەشیری خۆیان بەخێوکرد بۆی نەبوو قەڵەوی بۆ زۆربەی نەخۆشیەکان هەر مناڵەکە دایک بەشیری خۆی گەورەیکە تا 2 ساڵ بڕوا ناکەم دکتۆر و ئینی بێت خەستەخانە و نەخۆش بخەوێ تەنها نەخۆشەکانی چکە لەو فترەیە کە مناڵ نەخۆشەکە خواردنی باش شیری باشی باتێ دوای خواردنی خۆراکی تەواوکەر بەو سیستەمەی کە ڕێنمایی پێکرێ بیرێتێ مناڵ نەخۆش ناکەوێت تەندروستێکی زۆر باشە بێ گەشت و پێگەشتێکی باشە بێ هەم دایک و باوکەکەش مەصرفیان بۆ ئەگەڕێتەوە هەم مناڵێکی تەندروست گەوراکەم بۆ کۆمەڵگا کە زەختی سبێن لەسەر کۆمەڵگا نابێ یعنی هەموو کاتێ وتراوە پریڤێشنز بێتە دەردەکەوت ینی تۆ مانعکردن باشتر لە عیلاج بۆ مناڵەکەن بۆ تۆ مناڵەکەت بە شیری مانگا گەورەکەی کە ئامادەیەکەی طبعا ئامادەیەکی بۆ نەخۆشی یا بۆ لە 6 مانگ و خۆراکی تەواوکەری تۆ لە 4 مانگ و خۆراکی بێتێ و ئەو کاتە ڕێخۆڵی مناڵەکە تووشی حساسیە دەبێ ئامادەیەکی بە نەخۆشە مزمینەکانی ڕێخۆڵە تووشی هەلیکۆبەکتەرێک ئەنواع نەخۆشیەیە کە ئەو کەسە تووشی بێ لەبەرەوەی کە خواردنی لە بخوارد زووتر دەدانی شیری دایکان بۆ خۆیانە و لە دوای شار 6 مانگی پارەی تێ ناچێت و ئەرکێکی نییە و حازر و لە دوای ئەوەش لە تەمەنی 6 مانگی مناڵێکی تەندروست گەورەکەیت و هەم بۆ دایک و باوکەم بۆ کۆمەلگا باش دەستەکانت خۆش بێ دکتۆرەگیان سپاس بۆ زانیاریەکانت تەوری یەکەم کۆتایی هات پاش کەمێکی تر چاوەڕوانی تەوری دووەم بن دووبارە سڵاتان لەبێ لەگەڵتانین لە تەوەری دووەمدا لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک بەکر مستەفا کاک بەکری ئێوارە باش سڵاوت دەبێ باش خۆتان بەخێر بێ سڵاوی خۆت بگەێنەوە و بزانین بە چیەوە خەریکی ماوەیەکی زۆرەونی تو دواتریش درێژادین بە گفتە و بەسەرهاتە خۆشەکانی تۆ ئەمەڵێ سڵام بۆ کەناڵەکەتان و بۆ جەناب و بۆ کەسانی کە لێرە بەڕاستی ماندووە بن دەست خۆش بێ دەستیان خۆش بێەوە سڵام بۆ یەکەمیان بۆ شەهیدان و بۆ پێشبەڕگە قارەمانەکان و بۆ هاوڕێیانی زیندان و بۆ هاوڕێیانی هونەرم و بۆ ئەوی کە گوێی لێم و ئەوی گوێشی لێم نییە بیگەێنێبوانی کە گوێنێنی دەستەکانت خۆش بە زۆر بەخێربی بزانین دەستپێکی کارە هونەریەکانی تۆ بۆ کە گەڕێتەوە هەموو ئیشانی کە لە شانۆیە کردووی تا هەمیش وەکو ئەکتەر لە درامەکانە دەرکەوتووی من دەرکەوتم لە 1970 تەمەنێکە وەکو شانۆ بەڵێ بەس پێشتر لە چالاکی قوتابخانەکان بەشداریم کردووە لە ئەو چالاشانەی و سەردەمە پێشکەشەکرا بە خۆشەویستم بۆ مامۆستا عوسمان حەمەمین مامۆستای موزیک بوو ئەویش وەکو تیپی پیرەمێرد و نەورۆز بەگەڕا بەدوا بەهرەکانە ئەو کاتەش من وەکو مۆسیقا بەس بەردەوام نەبوو باش لە چەند دراما و چەند شانۆیا بەشداریت کردووە؟ وەڵاهی زۆرن جا ئەگەر وا بێ
تقريبا ساعتي كم بيتەوە بەنامە من لە 11 تا تقریبا 14 شانۆگەری بەشداریم کردووە وەکو فیلم لە 4 فیلم بەشداریم کردووە دراماکانی ڕەنگە بچنە 20-15 دراماش بەشداریم کردووە جگە لەوەی کە کاری دەرهێنانیشم دوو شانۆی کاری دەرهێنان و ئامادەکردن و هەتا وەکو ئەکتەریش دەورم تابینی باشە کۆنترین یا دێرینترین ئەزمموی خۆتمان بۆ بگەڕەرەوە لە درامایە لەو شانۆیانی کێشتیا کردووە بە تایبەت دراما کە درامایەکێکە لەو بەرهەمە هونەریانی کە زۆرترین خەڵکی بینێ بەڵێ من ڕاستی بێت زۆرتر لە بڵێن فیلمێک بوو فیلمێکی سەهرە بوو لە سنووقەچا دەوری پیاویشی ڕەزین مەبینی ئەوە سینارۆکەشی خۆم بوو لەوان زۆر دەرکەوتم و زۆریش مایەوە بەڕاستی وەکو شانۆش لە قوتابخانەی جێرە شوێنەکان لە تیپی هونەری ڕەنگاڵە بەردەوامیت بۆ خوازیم قەرارە بەرهەمی تازەتان هەبێ جارێکی تر دەستکەنەوە بە بەرهەمێنانی کاری هونەری وەڵای بڕیارە بەڵام ڕەنگە بار و زروفەکەیە ئەو باری ئابووری ئێستا ڕێگە نەیە چونکە بەڕاستی پێویستی بە ئەوە هەیە کە هونەر بە چیە کرێ بە دارایی و بە کادرەکرێ کادرەکە ئەوە هەموو کاتێک هەیە و وجودی هەیە بەڵام دارایەکە ئێستا ڕەنگە هاوکار نەبێ زۆر هاوکار نەبێ باش کاری هونەری بەراورد بۆ کاتێک کە لە دەستپێکی تەمە نابوویت بە بەراورد بە ئێستا کامیان خۆشەویستترن بێگومان لە مناڵیە زۆرتر خۆشەویستە لە مناڵیە لە بەروی کە کاتێکی دەستی کرد بە کاری هونەری ساڵی 1970 وەکو یەکەم جارم کە چوو بێتمە سەر شانۆ لە شانۆیی قاتێ جل بوو بەڵام لە مناڵیمە زۆر بەشدار بووم لە کارەکانی چالەکی قوتابخانەکان و ئەو کات چەند ساڵ بووی؟ 83 بزانم جاوەڵاهی 65 بۆ 83 تقریبا گەنج بووی باش نەگەشتە 20 باشە کامیان خۆشەویسترا لە گەنجێتیا بۆ چیش لەبەرەوەی تاقێکی باشتە یان بێگومان خۆ لە هەموو کاتەکانە هەر خۆشەویستە بەڵام ڕەنگە بڵێم مناڵی خۆشەویسترە کاتی مناڵی هەستەکەی شتێکت کردو هەستەکەی هەست بە بوونی خۆت و لەگەڵ تاوردەوردە هونەر گەورە ئەبێ بەڵام لە گەنجێتیشا بێگومان ئەوە توانایشی باشترت هەیە ڕەنگە لە پیری شابی بە ئەبی بە بەڕاستی وەکو ئەستێرەیەک دەرەکەوی وەکۆی کە تۆ بتوانی سادە لە تەجروبەکانی کۆنت بکەی و بینەرت یا جەماوەرەکەشت حکمی وایە کە تۆ چیت پێشکەش کردووە و ئێستا چۆن بەردەوامی هونەریش وایە ئەو فترەی کە تۆ لە کارێکی باشە دەرنەکەوی یا لە کارێکە کە کارەکانی ترت بسڕیتەوە ئەوە بێگومانە بێ واز بێنی بەڵام من هەستەکەم کە شتێکم کردی بێکە بتوانم بەردەوام بێگومان کوێ تاوا کردووە کاک بەکر لە خوێندنە وەڵا خوێندنەکەی من ڕەنگە بڵێم بێتە بابی مەسایلی پێکەنینەوە من 83 بۆ 84 چوومە پەیمانگەی هونەر جوانەکان 2007 تاوام کرد خۆی 5 ساڵیش بۆچی؟ من 83 بۆ 84 چوومە پەیمانگە لە یەکەمی پەیمانگە و دووەم لە سێهەمە من گیرام لە ئەمنی سلەیمانی 3 ساڵ تقریبا شتێکم تر لە سژن مامەوە ئەو کات ترنەوەکانی بەسەرا هاو باری گوزەران گران بوو تر بە فەرمانێکی ئازانێ و کاتی وەزارەتی پەروەردە ئێمە گەڕاینەوانێ ساڵانە لە 2003 2004 2004 و 5 تقریبا 6 اینجا تەواو کرد شاهدە مەرکرد یەکەمی پەیمانگەی هونەر جوانەکان بەشی دەرهێنان هیچ کارێک دەرهێنانت بۆ هیچ شانۆی یەکیان درامایە کردووە؟ بەڵێ من شانۆیەکانی تیپونەی ڕەنگاڵە زۆرتر وەکو بڵێم یاریدەری دەرهێنەر دۆرێکی باشم هەبووە لەوانە و لە شانۆیی لەم دوایە بەختەکەی ئاسکۆڵ هەر دەرهێنانی خۆم بوو مەملەکەتی عیلەتیش لە تیپی هونەری ڕەنگاڵە دەرهێنانی خۆم بووم کارانە بێگومان سێ مانگ و مانگونی و دوو مانگوانە نمایشراوە بەردەوام باش لە هەموو کارانەی کە باستکردن چی یادەوەرێکی خۆشت هەیە؟ وەڵاهی یادەوەری زۆر خۆشە زۆرتر لەگەڵ برادەرەکانمانە ئێمە بە تایبەتی لەسەر شانۆ لەسەر شانۆ زۆر شدووە هەیە یا مەسەرەن زەلێکی زمانی ئەبوو یا هەڵەیەگە بوو ئیتر لەسەر شانۆوە بوو بە پێکەنین یەکێک لەوانە لەگەڵ خات و بەیان زەریفی ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە
من دوري قالمە بینی و دەوری سەبریە بینی کاتێک من بە شەدێکم بەبوو لە حەمام ئێمە دەرەوانێ ئێم دانیشتم بە ڕۆبێکەوە هاتمە دەرەوە کاگە حبەرڕەوە دەوری برای ئەوێ بینی کە یەکێکی کاڵفام بوو بڵێن شخصەتەکەی وا بوو کە هاتین دانیشتین حیوارێکی کاگەحمە بە بەیانخانەڵێ ئەڵێ دادەوە کاقار بۆ ئایلاتوە ئەیش وت لە زیاتی بڵێ هی ئاوی گەرمە وتی هی ئاوی گەرە دوایویستی ڕاستی کاتەوەتی هی ئاوی گەرم و نەرمە مریژ خاولێکم پێوە لە ژێرتم شێلمە ئێتر ئەم پێکەنی و کاگەحمە پێکەنی تەقی سێ دقی وەستا بەس ئەو خۆی نەجاتدا چوە دەرەوە یادگارەیەکی خۆش بوو لە جێرە شوێنەکانە هەمان شێوە من دەوری عەبدولقادر فەنیمە بینی هەر یادگاری خۆشمان هەبوو زۆرجار پێکەنین دروستە بوو بەڵام ئەو جەماوەری کە دانیش لەگەڵمانە بەشدارە بوو لە پێکەنەکان. باشە لە درامەکانە زیاتر کارت لەگەڵ کێ کردووە؟ وەڵاهی بڵم لەگەڵ چییە من زۆر بوون ئەوانە وەکو دەرهێنەرەکان من لەگەڵ کاک جەلیل ئیشم کردووە پێشووتر لەگەڵ زوهێر عەبدولمەسیح ئیشم کردووە بڵێن ساڵی هەشتاونەوە لە دوای ئەوە ئیتر بۆ دوایە بڵم دەرهێنەرەکان زۆر بوون کە کارم لەگەڵا کردووە. ئەو ئەکتەرانی زۆرترین بەرکەوتن و پێکەوەیتان هەبووە لە حیوارەکانە کێ بوون؟ کاک مایر حەسەن بووە. چ یادەوەرێکی خۆشت لەگەڵی هەیە؟ وەڵی لەگەڵ کاک ماهیرە یادەوەریمان زۆر زۆر هەبووە. من کاک ماهیر لە شانۆیی میشەخۆرەکان هەبوو. لە پشتی شانۆوانە من هەموو جارێ چایەکم دانا و کورسیەکە بوو پشتی شانۆش تاریکە. چاکەم دانا و لەسەر کورسەکە دانیشتم بردۆر چاکەمە خوا تەقریبەن 3-4 دقەیەک ماما پشت بەسەر شانۆ. ئەو ڕۆژە ئەو شەوە بۆ شانسی من کورسەکان لابرد بوو چاکەشم دانا دانیشتم و چاکەم وڵا دانا نابوو بەدەستمەوە بوو. هەر دانیشتم چام بە کورسەکان لابرد و بکەوە بە پشت و چاکەشم پیاڕژە. دوای چوونە سەر شانۆ چوونە سەر شانۆ چیان لێ بوو کە من هەموو گیانم بۆ بە چاو ئەمانە ئێتر بوو بە پێکانی نوفەرتەنەیە هەتا چۆتە دەرەوە هاورێکە چای ئەحمە کاکمان بەردەوام بێت. کاک بەکرم بینی بوو پێشتر قەڵەو بوو بەڵام ئێستا زەعیف بوو. وەڵاهی ئێستا من تقریبەن دەوری چەند ساڵێکە تووشی نەخۆشی شەکرە بووم. نەخۆشی شەکرەش وەکو پەشمەک وایە ها بە چەکر دروستەکەن هەتا دەستی پیانێکی تێکاتەوە ئەخیرێن بەس چیلکەکە دەیاڵێتەوە ئەوەی دڵم خۆش ئەمەزانی بازە کەسێک گەڵێ ئەڵێ ئەوە تۆ وەرزشەکەی تۆوانە ئەڵم تقریبەن مانگی 4 وەرەقەما تەواو لێهاتووە. تەندروست باش بیت واتە زۆر نەخۆشی نەخستی و هەیە؟ وەڵاهی باشم تقریبەن دەرەقەتیم. ئەی خواردن چییە خۆیت؟ وەڵاهی ئەوەی بۆ تەندروستیم ئێستا بڵێن زەرەری نەبێ ئەوە ناخۆم. حەزت لە چیە خۆت؟ طبعا حەزی خۆتە گریتەوە؟ وەڵاهی جا حەزم لە چی نییە و حەزم لە هەموو ئەو خواردنانەیە کە وەختی خۆی دایک زۆر مهمە. دایک مهمە دوای ئەوە خێزانیش دوای ئەو ئەگەر تاوکەری دەستیاوکە ئەو بێ هەر مهمە باشە من لە هەردووچە شانسم هەیە. الحەمدوللا. کام شتە زۆر حەزت هەیە؟ وڵایەتی لە سەرروپی پیاوەرە هەتا ئێتەفاڕەوانەیە ئەشتە مهمەکان و ئیتر بەس هەتاوەکو لە پەساورەوانە ژێم گوێ نایە. خۆشە وەڵی هەموو ڕۆژێکیش ساوەریش مشکلەیە. باشە شەکرت هەبێ خۆت بپارێزی لە برنج وایە برنجیش بەخوای خۆم گوێ نایەمێ ینی زین چۆنە شەکرە وەکو زۆران بازی وایە لەگەڵێ جاری وایە گە نی بە عەرزە سەر دەبێتتر وازە لێ نایەن. تەندروست باش بیت. ئێستا بە چیەوە سەرقاڵی جا لە کاری هونەری؟ وەڵای کاری هونەری ڕاستی بە چەند پرۆژێک هەیە بەڵام ناڵم هەر ئەو باریدارایی ئێستا ڕەنگە ئەو تەسیری هەبیە. کاک میهران شیری کارێکی هەیە کاری فلیمێکی هەیە کارێکی زۆر جوانە وەکو سیناریۆ ئێستا گەر جێبەجێ بکرێ کارێکی باشە ڕەنگە بڵێم بچێتە زۆر پێشبڕشی سینەماکانیشەوە. خۆم سەرقاڵی نووسینی شانۆیی یەکەم شانۆیەک لە نووسینام تەواو نەبووە ئەگەر بارە زروفەکە بخوازێ و ئەوە ئێمە کۆڵ ناین بەشکم ئەمە ئەوەنە نەخایەنێکە ئێمە خواستمانە. هیوادارین. بژێ ژیانی خۆت بەچی بەڕێەکەی؟ من هەر لە مناڵێ زۆرم حەز لە کەسابەت و ئیش و کار ئەنی نیوموچەکە تەسیری نەبوو بە تۆ؟ وەڵاهی من هەر نیوموچەکەم دەمێکە نیوموچەیە من وەکو زیندانی سیاسی موچەم هەیە موچەکەش لە شوێنانی کاوانەی لەژێر دەسەڵاتی بڵێن حکوومەتی عێراقی هەیە موچەکانیان تقریبەن 3 ئەوەنی موچەی ئێمەیە
بەڵام دەمێک ئەوان لەگەڵا کردوین ڕۆبع و چەمانیان ڕایان هێناوین ئێمە تۆزێ خۆش دەست بووین بەدەستیان هەموو شتێکی بۆ ڕۆباتەوە هەموو شتەکان بۆ بەڕۆبع هەپاکەم تەمەن وای لێنەیە کێشەنی باشە زۆرێک لە شانۆکاران یاخود ئەو کەسانی کە بەڕێوەبەری شانۆی و دەرهێنەری کاری شانۆیەکەن ئەوەیە کە مەرجی یەکەمیانە بێت شانۆکارەکان تەمرینی دەنگی بکەن بۆی کە دەنگیان بارز بێت بۆ ناو قاع و جێگەی کە کاری تیاکەن لەگەڵ ئەمەدا چۆنی بێگومان ئەکتەر ئەگەر خۆی پەروەردە نەکات ئەوەندە ناخەیانێ پەروەردەی دەنگ گرنگە پەروەردەی جەسەدی گرنگە پەروەردەی بیرروهۆش ئەمانە زاکرێت بەهێز بێ بتوانیت تۆ زاکرێت بچۆڵێنی چۆن ئەو کەسایەتە بەرجەساقی هەرسی ڕەهندەکە چۆن لە خۆ تابینی باشە کەواتە تەمرینێکی باشە کردووە واللهی باشم خراب نیم لەگەڵ گۆرانی وت ناچۆنی واللهی نامێ غەدەر لە هیچ گۆرانی بێژێ بکەم یعنی هیچ ناڵی لە ماڵەوەش لە ئێڵێم گۆرانی ئەڵێم چونکە بەڕاستی گۆرانی خۆشە دەربڕینێکی خۆشە بەڵام تۆ شانسە نەبوو ئەم جاریانەوە من لە گۆرانی وتنا لەبەرەوەی تۆزێ ناساخم ئەنفلۆزا سەڵ توشتم تێخۆشەکراقی نییە بەسەر ئەرەکەکە من یەک فوملێکان سەرمان ببێ هەر فویەکی قایمم لێکەن سەرمان فوت لێ ناکەین بەس کۆپلێکمان بۆڵدە والله هیچ ئەگەر سەڵتم بێنێ بەسەر چاو کێشە نییە حەزێتە دەنگی کێیە واللهی حەزم لە دەنگی زۆربەی گۆرانی بێژە ئەوانەی کە گۆرانی بۆ ناخی مرۆڤەکان هەن یانی ئێستا گەر ڕیزبەندیان بکەین من ئەو کەسانی کە زیاتر حەزم لە گۆرانی ڕیتمی سەریع و ئەوانە نییە گۆرانی دەوڵی و ئەو شتانە بەڕاستی حەزم لێ نییە بەڵام ئەوانەی کە ناخە بزوێنێ ئێستا من ناوەکانیشان نەڵێم ئەگەر ناوەکانیشان نەڵێم خۆیان دیارن لە کاک دیاریەوە بۆ حەمڕۆفکە کوشک بۆ عەدنان کەریم و بۆ بەهجەت یەحیا و یانی مەبەستم لەو ستایلانەیە لە خانمانیشان من بۆ شێهێن تاڵەبانی بۆ هانی بۆ مەرزیە خوا لێی خۆش بێ بۆ خوشکەکەی مەرزیە خان لەیلا فەرقی دەمێکەوە خەریب و ناوەکەی بیرچێتەوە یانی ئەوانەی کە هەستم ئەجوڵێنێ من ئەوانە بەڕاستی حەزم لەدەنگیان کۆپلێک لەوانی کەوتن جا کامیان بڵێم نەجبەرنی غوڵامی بیرچوو من زۆر حەز بەدەنگی نەجبەرنی غوڵامی ژەکەم بەڕاستی دەنگم نایکە شارە گیانە ترسم بۆم نەوتری ئەو گۆرانی وڵێک ئەڵێ جا دەنگەکەم نایکە ئەوە زانی چ دەنگێشیە هەنی ئەتێ وازە لێبێنم وەڵای ئەگەر فرسەتێکی هەبوو ناڵێن با تۆزێ خۆم میکەم فوت لێ ناکەین بۆی سەرمام نەبێ ئەی جانا دیارم دیێریە عشقانە جێم بەسووتنێ بێ لەوێ ئەگرم هەی جانان ئەگەیە دامەنی دەستی دوعام جا دەبمە خاچی ڕێ تەریقەی گۆشەژیری بەرەدەمە ئەم جارە ڕێگرم ئەوەژە بە خاتی جەناب سپاس وەڵی شعرم بێگومان زۆر شعرم خۆشە خوێندنەوەی ئێمە زۆرتر بڵێن پێشتر لە شعر و دەستی پێ کردووە سەردەمی ئێمە کە ناوی ئەنێن سەردەمی زیاڵین بۆ نەروا بووە بۆ ئەدەب وا بووە لە ئێستا بەدەنگی کێ بە عەفو بە قەڵەم و نووسینی کێ سەرسامی بەڵا ئێستا من کاک ئیسماعیل محەممەد شارەکانی زۆر جوانە کاکی ئەحمە محەممەد ئەوانەی ئەو لەبەرایان لەیادە ئەوەی کاک ئیسماعیل وەڵاهی زۆرتر ئەو شعریم زۆر بەراوە جوانەوەی کاڵێ نایتەوە سەرێ لە شار نایتەوە بیری سلەیمانی ناکەی حەز بە پیاسە و گەڕانێکی دەمە و ئێوارانی ناکەی ئەگەر ئەم جارە بیتەوە ئەم شارە ناناسیتەوە سیمای بەجارێک گۆڕاوە هیچ خۆشی جوانی هەیە خۆشیتانەمەوە
دەسەکانت خۆش بێ جیاز لە کارە هونەریەکانی خۆت بەچی کاتەکانی خۆت بەسرە بێت واتامە بەسمەوەی ئەنووسیریان تەنها بە کاری هونەری خۆتەوە سەر وەڵام من زۆر حەزم لە نووسینە زیاتر سەرەدێڕەکان بڵێن ئەنووسم ئەو بیرۆکانی کە بۆمیە هێنم کۆی ئەەکەمەوە لە دوای چیرۆشی بۆ داڕێژم ئامادەیە لای خۆم ئەگەر کارێکی هونەری یا شتێک بێتە پێشەوە کە زۆرتر مشتم بەڵێ داڕشتنی بۆکەم زیاتر من بەڕاستی ئارەزووی ئەو شتانەکەم کە تەنس ئامێزە کە شێوازێکی کاری کاتێری هەیە بەڵام بە ئامان جێشی هەبێت. باشە ئەڵێن گرفتی زۆرت هەیە لەگەڵ تەلەفۆن و مۆبایل و تەلەفۆن من لەگەڵ ئەو برادرە کاکی گۆرانی ئەڵزیبات لە ژمارەکەمانە یەک ژمارەموقی فۆگیۆ لە گۆرانەکانی ئەگری وەڵاهی زۆر گۆرانیە خۆشە زۆر گۆرانەوەی کە ناڵێن ڕیتمی سەریان یەکگوێ لێکم یەک ژمارەی فەرقا بڕۆ هەبێ ماوەیەکی زۆر هەر تەلەفۆنیان بۆ کردم کا گۆران چۆنی ئێوەتم باشە کاکە بۆ هەتاوەکو تەشیدم کردەوە وتیان کاکە ئەم ژمارەی تۆ ئەم ژمارەیە یەکێک لە ژمارەکان یەک ژمارەی فەرەو ئێتر ئەمەنە تەلەفۆنیان بۆ کردم کاکە ئەو نیم بە قوربان چاوەکەم ئەونی وەڵا ڕۆژێکیان تەلەفۆنیان بۆ کرد یەکسەر بەبێ یەکێکی مامە گۆران چۆنی وتم بژی بە قوربان وتی هەموو مۆسیقە و هەموو شتێک حازرە چاوەڕێی توین منیشتم بەڕاستە وتی ئەرە وەڵا وتم باشە دەدا بەڕێگاوم ئێستا ئەگەم 10 دقیقەیتر لێ وتی باشە بە ساقی ئەو خوایە بم وەڵا دام قسە تەلەفۆنمدا ناردمەوێ بەنسبەتی خۆشمانەوە نۆرماڵەکەمان نۆرماڵەکەی ئێمە ژمارەی کۆتایی 23 هی مەتاری سلێمانی فڕۆکەخانەی سلێمانی 23 بۆ داواکرێ ئیتر هەرەوەنە حاجی لە حەجاتەوە ماڵی ئێمە لە سەعادیەکە لە دووە لە چواری بەیانیە ئەلەو مەتارە ئێتر زۆری زعاجیان کردم کابرای تەلەفۆنی بۆ کردم شێشیان دوو شەو تەلەفۆنی کرد یەکسەر بەبێ سەلام عەلەیکم وتی مەتارە وتم بەڵێ خەبەری کردمەوە وتم بەڵێ مەتارە وتی دەی کوڕما لە سوید دەگەڕێتەوە دەی نیشتۆتەوە وتم ئارە وەڵا نیشتۆتەوە وتی ئەی دێ باشە چۆن بێم وتم ئێستا منداڵ پێچەرە وەرەوە مەتار وەڵا تەلەفۆنەکەمدا سێژ وایرەکەم دەرهێنا ئەو دوو حەقەم کردوێتەوە دای تەلەفۆنی نەکردەوە ڕەحمەتی نادووە لەگەڵ بورجا چۆنی؟ وەڵای تا ڕادەیەک زۆر بڕوا بە بەخەتگرتنەوە و این بورج و ئەوانە نییە بەڵام عادەتەن خوێنمەوە هەندێک شت هەیە نەفسیە ئینسان ڕات ئەشێشێ هەندێک قسە لەسەر تۆ کرێ لە شتە فەلەکیەکانەوە ڕەنگە لە جێگە و ڕێگەی خۆی ڕاست پێ بەڵام ئێمە هەست ناکەم تا ئێستا مەسەلەن ئەو هەدەفی پێکاوێت تەنها ئەگەر فاڵچی فاڵگرتنەوە ئەمانە بێ و مەسەلە مادی پارە پێیاکەن نەکەی باشە زۆرێک لە خەڵک حەزەکاتە و کەسانی کە هونەرمەندن و مەشهورن و ناوبانگێکی باشیانە حەزەکەم زانم بورجەکانیان چییە خۆ ئەگەر لە خۆشیان چێڵێک کە خۆشە فڵانە کەس بورجەکەی وەکو منە بورجەکەی تۆ چییە؟ بورجەکەی من ڕاستی بە من بە تەواتی دەنووسراوە ینی دەکەم لە ڕۆژ و مانگەکە هەڵەیە لەوەشە هەندێک بەتی وەکو منی بەردەست نەکەوتەوە بە حیاتی هەلەوانە بەسەوەندەی کە لە دایکم ئەپرسم باسی فەسڵەکە بورجەکەی من دەکەوێتە بورجی شێرۆ بەڵێ باش لەگەڵ خوێندنەوەیە چۆنیت؟ وەڵاهی فترەیەکە ڕەنگە بڵێم تۆزێت تەماڵی پێوە دیارەوە ئەچە من کتێب بە هاوڕێکی زۆر نزیکی مرۆڤەکانە بینم بەس ئیتر ماڵی ئەم ئەنتەرنێتش ئاوا بێ بۆ هەچیە بگەڕێی دۆزیتەوە چی بێ خوێنیتەوە چی پێ ئەوە ینا کتێب بڕوا ناکەم هیچ شتێک بتوانێت جێکی کتێب بگرێتەوە بۆ من باش لەگەڵ سوشیال میدیا و فەیسبووکی خۆت تایبەتی خۆتەوە و شتانی ترکە لە ڕێی فەیسبووک و تۆڕە کۆمەڵاتیەکان و بەڕێیەکی چۆنیت؟ زۆر بەڕاستی زۆر گرنگی پێ نایە ناوێت زۆر کاتەکانم بەرێ ئەو کاتانی کە زۆر پێویست بێ بڵێم شتێکم بۆ هات بێ نامێکم بۆ هات بێ یا شتێک لەوانەیە کە بمێ بیخوێنەوە ئەو برادرانین کە لە پەیمانگا بێ کۆن بیدۆزمەوە زۆر گرنگی بەوانایەم بەڵام زۆریش نەم کردو بەخەم باش شانازی بە چ بەرهەمێکی هونەری خۆتەوەکەی؟ من وەکو بەرهەمەکان هەمووی شانازی پێوەکەم بەس ئەوەی کە دیارە لام خۆشمەوێن
زۆر تۆزێ لەوانی دیکە زیاتر لە درامای سنووقەچە وەکو شانۆش گێرە شوێنەکان. باش کەسایەتی تایبەتی تۆ لای تۆ کێیە؟ بڕوا هەبێ من هیچ کەسێک لە 100% نییە، بەڵام زۆرتری هاوڕێکانم یا مەسەلەن بە هەر کەسە و ڕەنگە بڵێن تایبەتمەندی لە شتێکی خۆیان، بەڵام زۆرتر ئەوەی کە زۆر هاوکارم بوو بێ و تایبەتمەندێتی لای من هەبوو هاوڕێ بێ لەوانەی خانەوادەکەت بێ. ئەوە خانەوادەکەم بە پلەی یەکەم من بەڕاستی من ئەو خێزانەکەم هاوسەرەکەی ژیانم من زۆر تەسحەیی بۆیاوم، زۆر لە هەموو ئەو چەند ساڵە 27 ساڵە بەیەکەوەین، یعنی ئەوە لەگەڵ ماڵی دایک و باوکمانە نەبووین ئەوەیەکی ئێمە بەیەکەوەین. بەڕاستی زۆر هاوکارم بووە لە بوون و لە نەبوون و لە ژیان و لە چەلمەسەری و لە ناخۆشی و لە خۆشیەکانە بەشداری کردوم. من ئەنێگە خۆم بە قەرزار بزانم. چەند منداڵەت هەیە کات بەکرد؟ من 2 کچم هەیە و 1 کوڕ. سیان بەڵێ. تەمەند درێژ بن. سەلامەت بێ. ئەوان وەکو خۆت حەزیان لە هونەر هەیە؟ من کوڕەکەم کاکە باوان کوڕی گەورەکەمە، بڵێ مناڵی گەورەمە، ئەو مامۆستای وەرزشە. دووهەم ڕێژوانە، ڕێژوان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانە، ژەنیاری چەلۆیە. سێهەم کیژەخان ئەو لە 6 بڵێن کاکاتە 12 ئێستا لە پۆلی 12. ئاگاتان لێ بێ؟ وەڵا زۆر ئاگامان لێتی و زۆر نازیەشیشین و هێشتان ناگرێت نازی باشمان بەسەرەکەم جا هەر ئەویش لام ماوەتوانێت کوڕەکەم کچەکەش بەڵێت لای هاوسەری خۆی. ئێستا 3 کەسین و 3 کەسی حەج نییە، نازانم موشە نەزانی تۆ؟ موشە نازانی 3 کەس 3 کەسین جا کاتە قرش دروستە بێ ها کە یەکیشیان چووە دەرەوەی جا دوان توانێت یەکتری بکوژن. کەی ئەوە ئەبێت؟ واللهی من خۆم هەچنەمە سونەتی ژیانی ئینسانە، من خۆم زۆر بە دوورکەوتنی منداڵەکانم بە مەسەری هەچەنەوە هاوسەرگیری ئەوە پرۆسەیەکە هەموو بێ پێ تێپەڕێن، بەڵام زۆر مناڵەکانم پێوەست بووم پیانە و ئێستاش هەر پێوەستم پیانەوە بێم و هەفتەیەک دووجارێک بیان بینم. ئەژنا ژیانیان باشە. خەزوورێکی باشی؟ خەزووری وەکو من لە دنیا نییە بۆی نەگەڕێ لە هیچ شوێنە بەتاشیر کچەکە داگیرکەین جان کچەکە زوو داگیرکەین مادام خەزووری ئەوە لەگەڵ منامەکەنەوەڵ خەلوانەی خراپیش بم لەپڕ هەڵگەڕێمەوە نییە. مواصفاتی خەزووری باشە بێت چی بێ؟ وەڵای مواصفاتی خەزووری باشەوە ئەو کەسانی کە بێنە ناو ئەو خێزانەتەوە، چی هاوسەری کچ و چی هاوسەری کوڕێ، ئەمانە کەسانێکن یەنە ناو ژیانی تۆ کاتە تۆ ئەبێ بە بستەوای مناڵەکانی خۆ و بە هاوشانی مناڵەکانی خۆ تەماشایان کرد، چی خۆشیشی بۆیان ویستووە، چیت بۆ مناڵەکانی خۆستۆ بە هەمان شێوە، چونکە ئەوانیش هەر خاوەنی دایک و باشە بوون، ئەوانیش هەر لە خانەوادەیەکی تریانە دەرەوە هاوسەر پێکێنن. ئەمە یەکەم. دووهەم ناکرێت تۆ ئەمەندە نەرمیژبی و ناکری ئەمەندەش ڕەقبی لەگەڵیانە بە هاو سەنگیەک ئەبێ دروست بکەی خۆشەویستی لەسەر و هەموو شتێکەوەی کە خۆشەویستی دەربڕی بۆ بەرامبەرەکەی، ینی لە خۆشەویستیە هەموو شتێکە ویستی جابێکی باشە بی، بەڵام ڕق و قینار فەترێگەڕوە دوای لێت قوبوڵ ناکرێت لەوانە پێی بشکیتەوە. ڕاستە وەکو چۆن بە کارێکی هونەری خۆت معجیبی ئەوهاش ئەگەرێک هەیە لەوانەیە لە کارێکی هونەری خۆت پەشیمان بی، چ شانۆیەکان چ درامەکان ئەکامیانە پەشیمانی؟ بڕاتە بێ من لەبەرەوەی زۆر بڵێن دراسی ئەو شتانەکەم کارم تیا کردووە هەتا ئێستا ئەو کارانە لە هیچ شتێکیان پەشیمانی، ینی ئەوانەی کە نەمیستوە بیکەم ئەو کارانە نەمیستوە هاتوۆتە بەردەستم، چ وەکو سیناریۆ، چ وەکو دەرهێنان، چ وەکو ئەکتەرێک کاری تیاکەم، هەتا ئەگەر پشتی کامێرەش بووبێ کە کارەکەم بەدڵنەوە بێت تێگەیشت بێتم کە ئەم کارە لەگەڵ مستەوای منە لەنگ مستەوای دوود بەرزی ئەوانە، ینی توان ئەو بەهەستەکەم کە لە کارەکانی کەم کەمەکاتەوە نەم کردووە، لەبەرەوە بڕات هەبێت لە هیچی پەشیمانی. باشە درامایەکم بینی وا کە کەسایەتی تۆ بۆ شێوەیە کە دەوڵەمەنیت و پارەداریت و تۆزێک ڕق و زبری، ئەمە کەسایەتیشت زۆر لێیە خۆت لە ئەسڵی ئەوەیە دەوڵەمەنی یان لە ئەسڵا ئەیچیوە ئەوەندە ئەو کەسایەتێت لێیە؟ بڕوا هەبێ ئەو کەسایەتی تۆ ئەوەی فەرمووی درامای دوو پشت من دەوری جەزامە بینی
بەڵام خۆشەویستیم بۆ سیناریوشی زۆر جوام هەتا ئەو سیناریوەیە من یەکەم جار بوو کاک میهران شیری بینم بەڵام هاوڕێتی و خۆشەویستێکی زۆر وای بۆ دروستکرد چکار لە یەک تێگەیشتین من کە سیناریۆکەیان بێت چوون وتیاڵی لەگەڵمان دانیشتین نووسی کەوتم وەڵاهی خۆی شتەکە ئیتر ئەدوێ لەگەڵتە ئەوە اینجا کەسایەتەکەش وای ئەخواست خۆ من ئێستا لە کەسایەتی کۆمیتیم هەیە ئەسڵەن هەر زۆر دوورە لە تراژی جیاوە ئەمەشان کەسایەتیەک بوو کەسایەتێکی جاد بوو بڵێن دوورە لە کەسایەتی خۆمەوە و دووڕەبوون و کابرایەکم بۆ شێوەیە و کامیان قورستر بوون تراژیدیان کۆمیدی بڕوا دەبێ بەڵام کۆمیدی قورسە بەڵام خۆی کۆمیدی قورسترە بێگومان بەڵام تراژیدیاش تۆ ئەگەر بەو شێوازە بێ و هەموو بەرکەوتێ هەبێ و سەرسێ ڕەهەندەکە تا تۆ بەتایبەتی ڕەهەندی دەرونی تۆ ئەمەندە لەگەڵ کارکتەرەکە بژی ئەویش هەر ئاسان نییە بەڵام کۆمیدیا قورسترە باشە لەگەڵ فوتبۆڵ و یاری تۆپی پێیا چۆنی بۆ سیرکردنی بۆ سیرکردنەکەی زۆر گوێ نایمێنەوەڵە بەس حەزم لە چێ لە ئیخبارەکانە کە گۆڵەکانە بینم بزانم چۆن ئیخباری سیاسی ئیخباری سیاسی خوانەی بڕێەوەی تر ێسا وەکو خوێ وایە کرێتە چێشتەوە هەر قەنا دەگۆڕی بۆ قەنات ئەو متابعەکەی واتە جان متابعەکەیت بڕات هەبێ گەر شتەکانی تکرار بێنە لەم وڵاتەشتا زۆر تکرارە جاری وا هەیە لێرە حادیسەیەکە بێ لە بەحری ئیجاد 500 کەسە خنچەیە لە ئیخبارەکەڵێ ئەڵێ پاسێ وەرگەڕا لە هەندستان 6 کەسی تیامەت باشە تۆ لێرە قوڕکرا بەزە من چی لە پازەکەی هەندستانەکەم ئەمێت تۆ ئەمە یادەوەرێکی خۆشی ترت هەیە نزیکە بینەوە لە کۆتایی بزانین چی ترت هەیە یادەوەری خۆش وەڵا لەگەڵ برادرانی خۆمانە لە خانەکە حاجیاغا لە کۆیە بووین شوان کاماینەوە بە قسەی خۆش و بۆ برادرانی کە لەگەڵ مامانەوە زیاتر ئەو شوێنانەی کە ئاچوونەوە لە دەرێنانی بەڕێز سالار سوڵتان بوو ئەو زۆرتر ئارەزوویەوە کە بچێتەوە شوێنانە و مخەیەم دروستکە لەگەڵ کاک فوادی مەرجی مسری و شەماڵی عەبەڕەش و لەگەڵ کاک قایەزەلار و ئاسە عومەرسار و کۆمەڵی خەڵک کۆبووینەوانێ هەستمان کرد ئەو 25 ڕۆژ بوو ئەوانە کە هونەربەن زۆر پێویستە شتێ شوێنە جێگەیشی هەبێ هەر نەبێت چەند جارێ دانیشتن بێکەوە ئەوە لێ کردم کە زەڕورە هونەرمەند زۆریەک ببین شوێنێکی هەبێت جێگەیشی هەبێ لادێشی هەبێت ئەو یادەوەریانە زۆر خۆش و بەلای من ڕاستی بەردەوامی بووە خوازین خۆزگەت چییە؟ خۆزگەی هونەریت؟ خۆزگەی هونەریم ئەوەیە ئەڵێم ئەوەی ئێمە دەستمان پێ کرد هی شخصی خۆت کەسایەتی خۆم ئەڵێم ئەوەی من دەستم پێ کرد لە هونەرا ئەوەی کە من بەخشیم بە هونەرەوەی بەخشیم بە نەتەوەکەم هیوادارم ببێ بە بناغەیەک بۆ هونەری دوای خۆم هیوادارم هونەر ئێستا ڕەنگە بە هەندێک بار و پینان بڕواکە ڕەنگە نەچمەت بڵێن تەپاسی دەڕوونکردنەوەی شتەکانەوە هیوادارم ئەوە بێ بە بناغە بۆ هونەر چکە هونەر وشارکردنەوەیەکە بۆ نەتەوەیەک دانی تۆ کە ئەچیتە ناو هەرچی نەتەوەیەکەوە بە مارشێکی کۆماری بە مۆسیقا پێشەوەی باسیش کرێ ئەنی هونەرەکە خۆی سەپان لە کۆتاییشە هەر بە هونەر کۆتاییە هیوادارم بین بە بناغەیەک بۆ کاری باش دوای خۆشپانە و ناوانی دوای خۆمان هەمان ڕێژکە ڕێچکەی باشتریش بێت هیواداری دواوەتەی بەڕێستان چییە؟ دەستان خۆش بێ من دڵخۆشم بە جەنابەت و بە کۆمەڵێک لاو ئەبینم لە میدیاکانە کارەکەن و هەستەکەم جوڵەیەک و چالاکیشی باشیان هەیە هیوادارم نمونتان زۆر بێ بەردەوامن دەستخۆشی لە هەر هەمووتانەکەم دووبارە پێتان خۆشە زۆر سپاس مەمنون دووبارە بەخێر بێت سوودی زۆرمان بینی هاوڕانی عەزیز زەمێوارشتان پێشکەش کرا بە هیوای سوود بینین لە پرۆگرامەکە و دڵخۆشیەوە هەموو شتێکە بۆ ئێمە تا ئەسبێنێ پێتانەگەمەوە هەر شاد بن کاک بەکریا